کەس پێی وان نییە کە ڕێگەگرتن چارەسەری پلانی یەکەم بێت بۆ چارەسەری ئەم قەیرانەی کە ڕووی زانکۆکانی گرتوێتەوە بەرۆکی مامۆستان و فەرمانبەرانی گرتوێتەوە بەڵام ئەوەی کە هەیە زۆرن و مامۆستا و فەرمانبەرانەی کە پێویستیان بەوەیە کە لەم کاتەدا ئەو حەقە داراییەی کە هەیەە بەدەستی بێنن بۆ چارەسەرکردنی گیر و گرفتە کۆمەڵایەتی و خێزانەکانیان بۆیە پێم وابێت لەو کاتەدا تەواوی ئەو کەسانەی کە لە زانکۆدان بە خوێنکار و مامۆستا و فەرمانبەرەوە هەمووی مرۆڤە و پێویستی بە دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەیە لە ناچاریدا بۆ ئەوەی کە لایەنی پەیوەندیدار گوێی لێ بگرێت بۆ هەر شتێکی مەدەنی هەبێت دەستی بۆ دەبات. مامۆستا داوای مافی ئاسایی خۆیەکات کە بڵێن سادەترین مافی مامۆستایە خۆی موچەکەیەتی لەوە زیاتر هیچی ناوێ. مامۆستا لەم ماوەیە بەڕاستی زۆر یعنی تووشی بارودۆخێکی زۆر خراپ بووە. مامۆستامان هەیە تەنها خۆی بڵێن ئیشی هەیە خێزانەکەی ژنی ماڵە دوو مناڵی هەیە کرێچیە ئەی باشە مامۆستا پێ ئەکرێ بچێ ئیشێکی تر بکات. مامۆستا ناتوانانی ئیشێکی تر بکات، ناتوانێت ئیشی تەکسی بکات، ناتوانانی ئیشی دوکانداری بکات. مامۆستا تەنها و تەنها ئەتوانێت دەرس بڵێتەوە وانە بڵێتەوە توێژینەوە بکات. مامۆستا ئەوە ئەتوانێت. بۆیە مامۆستا بەڕاستی ئێستا زۆر لەم ماوەیە بێتاقەتە. بەڵێ ئێمە ئەمڕۆ سێم ڕۆژە لێرە ئامادە ئەبین و بەداخەوە کە ئەم ڕێگەیمان گرتوۆتە بەر بۆ داواکردنی مافێکی ڕەوای سادەترین مافی خۆمان کە موچەکانمانە. تۆ بۆ ئەوەی ئیش بکەی پێویستە بەدافع بەڵام لەم وڵاتە ئێمە ئیشەکەین بەڵام لە بەرامبەریان مافەکەی وەرناگرین. بەداخەوە کە گەیشتوین بەمە ئێمە لە ناچاریا لێرەین داوای لێبوردن لە هەموو ئەو خەڵکەشەکەین کە ئێمە کێشەمان بۆ دروستکردون لەسەر ئەم ڕێگایە بەڵام دڵنیا بن ئەمە بۆ داواکردنی مافی بەتەنها خۆمان نییە مافی هەموو جیلەکانی تری ئەم کۆمەڵگایەیە